بەشێکی زۆر لە دانیشتوانی ناحیەی جەلەولا گەڕاونەتەوە بۆ سەر ماڵ و حاڵیان و بازاڕ و شەقامەکانی شارەکە جموجۆڵیان تێکەوتووەتەوە. دوکانەکانیش ئاوەدان کراونەتەوە و کارمەندانی شارەوانیش سەرقاڵی پاکردنەوەی ناحیەکەن و دانیشتوانەکەشی دوکان و ماڵەکانیان نۆژەن دەکەنەوە کە بەهۆی شەڕی داعشەوە وێرانە بوون. بەس مەدارسمان نییە، قوتابخانەکانمان زۆربەی کەفتە و ئەمانە و عیشەکەمان لای ئێستایش الحەمدلله خەڵاسمان کردن لە داعش لە توورستانی ویسە مەنتەقەمان زۆر ئەمانە بەڕێزی حکوومەتی ئەقلیم کوردستان داوا ئەکەین خەدەماتە بێ بۆمان خەدەمات مەدارسمان گەرەکە شارعمان گەرەکە. هەندێک لە پردەکانی دەواازەی جەلەولا لەلایەن داعشەوە تەقێنراونەتەوە و هەندێکیشان بار هەڵگر ڕوخاندونی بۆیە دانیشتوانی ناحیەکە ناچارن بە پیادە پردە ڕوخاوەکان ببڕن و هاتوچۆی ناو ناحیەکە بکەن. والله ڕێکە یعنی ئەکێ کردی ئەوە زاڵم و کوڕ زاڵم یعنی ڕحمی نییە وجدانی نییە ڕحمی يعني إنساني يعني كافرة يعني يعني عالم إسلام الروبان يعني إسلام الروبان يعاونوا هكا. هەرچەندە مەترسی داعش بۆ سەر جەلەولا دوور کەوتووەتەوە بەڵام هێشتا دانیشتوانی ناحیەکە پرسە دەگێڕن بە بۆنەی کوژرانی ژمارەیەک گەنجان لەسەر دەستی داعش لە ناوچەی سامەڕا کە گەنجە کوژراوەکان سەربازی عێراقی بوون. گەنجەکانمان ناو ئەم شارە لە داعش باوکردەوە ئێستا لە شارەکان ترش لە بەغا و سامەڕا ئەو ناوەش خەریکە لەولاوەش دیفاع لەسەر خاکی ئەم شارەکەم. ئەمەش تعزیەکە خاڵی مناڵەکانمان لە سامەڕا بوو شەهید بوو. داعش هاتنە سەریانە سوتانیان 11 کەس بوون ها 11 سوتان. بەرپرسانی ناحیەی جەلەولا دەڵێن ژیان بۆ ناحیەکەیان گەڕاوەتەوە بەڵام گرفتی خزمەتگوزاریان هەیە. ئەمڕۆ ئێمە گەیشتنە نزیکەی 9000 خێزان بگڕێتەوە بۆ جەلەولا بە کۆی گشتیەوە ئەکا نزیکەی 45000 کەس. ئێمە بەڕاستی هیچ کێشۆگرفتێکی وامانە نییە کە ژیان لە شاری جەلەولا نەچێتە سەر. هەر ئەوانەیە کە دووبارە بەحسمان کرێتەوە ئەڵێن کاکە شارەوانی ئالیاتی نییە قوتابخانەکان سێ قوتابخانەمان پێویستی بە ئەعمارە چونکە ئێمە 39 قوتابخانەمان هەیە 13 بنایەمان هەیە. ئێستا ئەو سیانەی دەرکە ئەبێ بە چواردەوامیش لە قانونە نابێ چونکە نابێ پەروەردە چوار داوامی بێ هەر ناکرێ. ئەمە کێشەیە بۆ ئێمە کێشەی کارەبامان هەیە کێشەی ئاومان هەیە. ناحیەی جەلەولا یەکێک بوو لەو ناوچانەی لە ناوەڕاستی ساڵی 2014دا تا کۆتایی هەمان ساڵ زۆرترین شەڕ و ئاڵۆزی و ڕوبەڕووبوونەوەی لە نێوان پێشمەرگە و داعش تێیدا ڕوویدا. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.